لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 209 لوان كاين تفسير القرآن فيروز بهم وخزمتان بس رزامندي خواهي قول وهوادان ايوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون. بەڵێ خۆشەویستان و کووانەی ڕابردووش کەمێک لە خزمەت سەرەتای واتەدا بووین کە خوای گەورە لە ئاەت پێشتر فەرمووی یا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين. ئەی کۆمەڵی باوەڕداران تەقوای خوا بکەن و ئەوەی کەوا لە ریبا مایتەوە لە معاملاتەکانتان وازی لێبین ئەگەر ئیماندان ئەگەر وانەکەن فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. دەی ئیعلانی حرب لەلایەن خوا لەلایەن پێغەمبەری خوا سبحانه وتعالى وإن تبتم ئەگەر تەوبەش بکەن فلكم رؤوس أموالكم کەواتە لەو لەحظەیە هەر کەسێک پێیگەشت و تەوبەی کرد فلكم رؤوس أموالكم ئەوە لە بۆتان هەیە رؤوس أموالكم واتە کەسێک پارەی بە قەرزدایە لە بۆ کەسێش کە بەریبا دایتی مادام تەوبەی کرد لە بۆی هەیە ڕەئسمالەکەی خۆی وەربگریتەوە لا تظلمون ولا تظلمون. زوڵم مەکەن بە وەرگرتنی زیادە ناشبی زوڵمتان لێ بکرێ بەوەی کەوا کابرا حەقەکەت بخوا و نەیداتەوە. بەڵێ وەکو باسمان کرد فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. بەڕاستی ئەگەر تەماشایەکی قورئانی پیرۆز بکەین هیچ تاوانێک نییە خوای گەورە ئەو عیبارەتەی لە قورئانی پیرۆز لە بەرامبەری بەکارهێناوی غەیری ریبا مەگەر لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە لە صحیح بوخاریدا هاتیە لە حەدیثێکی قودسی خوای گەورە دەفەرمێ من عادى لي وليا فقد آذنته بالحرب. دەفەرمێ هەر کەسێک ئەزیەتی دۆستێکی من بدا ئەمن ئیعلانی حربی لەسەر دەکەم خوا پەناماندا. بەڵام لە قورئانی پیرۆز غەیری ئەو ئاەتە لە هیچ جێگایش کە خوای گەورە باسی ئەوەی نەکردێ بەرامبەر بە هیچ تاوانێک کەوا فعلا خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئیعلانی حربی لەسەر دەکا غەیری ریبا نەبی. کەواتە بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر گەورەیی تاوانی ریبا. فأذنوا بحرب من الله ورسوله. وەکو گوتیشمان نهایەتی ئەو حربە دیارە ئەو بەندەیە زۆر لەوەی گچکەترە کە خوا سبحانه وتعالى ئیعلانی حربی لەسەر بکاو لەوەی کچکەترە بەرگەی ئەو حربە بگری بەرگەی ئەو شەڕە ئەو معرکەیە بگری لە بەرامبەر خوا سبحانه وتعالى. وإن تبتم فلكم رؤوس أموالكم کەواتە ئەگەر تەوبەشی کرد وازی لە ریباهینا تعاملەشی ریبەوی کردیە بەڵام تەوبەی کردیە لە بۆی هەیە ڕەئسمالەکەی خۆی وەربگریتەوە ڕەئسمالەکەی خۆی سەرمایەکەی خۆی وەربگریتەوە لا تظلمونە ئەگۆ زوڵمیان لێ مەکەن بە وەرگرتنی زیادە ولا تظلمون نابی زوڵمیشتان لێ بکرێ برێ کابرا مادەم ڕیباخۆر بووە بە ڕیبا دایتێ من هەر ئەسڵەن پارەکەی نادەمەوە نا تەماشای ئەو ئینسافە بکە لە شەریعەتی خوای گەورە کەواتە نە کەسەکە دەبی زوڵم بکا بە وەرگرتنی زیادە نە ئەو کەسەی کەوا لە سەریتی کەوا قەردەکەی بداتەوە زوڵم لە سەرمایەدارەکەی بکاتن بۆی بڵێ نایدەمەوە چونکە لەو کاتێکەوە نایداتەوە زوڵمێکە دەیکا حەقەکەی دەخوا زوڵمێکە دەیکا کەواتە سەرمایەکەی پێویستە بدرێتەوە نابی زوڵمی لێ بکرێ نەک هەر بخورێ بەڵکو تەئخیرکردنیش لەو مودەی کە ئیتفاقیان لەسەر کردیە تەئخیرکردنی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ مەطل الغەنی ظلم واتە کەسێکەوە پارەیەکی لەلایە بەڵام تەماتڵ دەکاواتە خۆی گیران کردیە و نایداتەوە لە کاتی خۆی لە کاتێشدا کە هەیە بیداتێ ئەوە زوڵمێکە دەیکا بەڕاستی کەواتە لێیە لەو حاڵتەی کەسی ڕیباخۆر با زوڵم نەکات تەوبەی بکە بۆی کەوا زیادە وەرنەگری و ناشبی زوڵمی لێ بکرێ بۆی کەوا سەرمایەکەی بخورێ. لە دوای ئەوە دەفەرمی وإن كان ذو عسرة فنظيرة إلى ميسرة. وإن كان ذو عسرة کەواتە ئەو کەسێکەوە قەردەکەی درایتێ بە مودەیەکی محەدەد ئەگەر دوو عوسرە واتە لە حاڵەتێکی تنگانەدا ناتوانێت بیداتەوە لە کاتی خۆی ناتوانێت بیداتەوە
ولا تعاملی ڕبەویش هەر کاتێکەوە تەخیر بکات زیاتر و زیاتر وەکو بە مستەلەحی و غەرامەی تەخیری دێتە سەری بەڕاستی ئەوە زوڵمێکە ئەگەر کەسەکە لە تنگانەدایە فەناظیرەة إلى مەیسەرە با خاوەن ماڵ خاوەن قەرد با چاوەڕوانی بکە فەناظیرەة واتە ئینتیزار بکات چاوەڕوان بکات تاکەینێ إلى مەیسەرە هەتا وەکو لەسەر ئەو کەسەی کەوا تند بووە لەسەری سەهل دەبی تا خوای گەورە تەمان ژیانی دنیا وایە خوای گەورە سبحانه وتعالى تەنجی دەکا و فراوانی دەکا وەکو تاقیکردنەوە ئیبتیلا دەیکەواتە کە قەردت لای کەسێک هەیە ئەگەر نیتی بداتەوە لەو حاڵەتەی کەوا وەختەکەشی هاتیە چاوەڕوانی بکە کە بەڕاستی خێرێکی گەورەیە وەکو چەندین حەدیثێک کە باسی دەکەین ئینشاءالله وأن تصدقوا چاوەڕوانی بکە باشترە خۆ ئەگەر بیکەنە سەدەقە و خێریش لێی خۆش بی خەیڕ لەکم چاکترە لە بۆت چاکترە لە بۆت ئین كنتم تعلمون ئەگەر بزان چەند چاکترە لێی خۆش بی ئەوە لێی خۆش دەبووی ئەو بە کورتیمانە ئاەتەکە جا لەسەر ئەوەی وإن كان ذو عسرة فناظرة إلى ميسرة ڕاستی ئەین تەماشا دەکەی ئەو دینە سەماحەتێکی تێدایە سبحان الله یعنی ئەوەی کەوا مسلمانە خوای گەورە لە خلالی قورئانەکەی و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خلالی فەرمودەکانی بەڕاستی وامان پەروەردە دەکا کە فێری تەسامح بین لێبوردەیی ئەگەر چاوت لەوەی خوا لێت ببووری دەی ئەتوش لێبوردە بە لەگەڵ خەڵکی لێبوردە بە ماڵێکت بەقەر دایتە کەسێک بە مودەیەکی دیاریکراو ئەگەر مودەکە هات نەیبوو بیداتەوە لە عوسرەتدا بوو لە ناخۆشی لە تنگانەدا بوو چاوەڕوانی بکە چاوەڕوانی بکە هەتا وەکو خوای گەورە لۆی سەهل دەکا دەیهێنیتەوە خۆ ئەگەر لێشی خۆشبی باشترە زۆر باشترە لۆ خۆت باشترە لۆ خۆت باشترە خۆ ئەسڵ وایە کە کەسێک کەوا لێی خۆش دەبی لەو قەردێکە لە سەرەتی لە مەسلحەتی ویە لێی خۆش دەبی بەڵام خوای خەیڕ لەکم لۆ خۆت باشترە واللهی ئەو کەسەی کەوا لە کەسێک خۆش دەبی بەڕاستی ئەضعاف مضاعفی ئەو کەسەی کە لێی خۆش ئەتوو دڵت خۆشترە ئەتوو دڵت خۆشترە کات هەر لە دنیای ئەتوو دڵت خۆشترە بەرەکەت زیاتر دەکەوتمان ئەو جا ماعەدا ئەوەی کەوا لە قیامەت پاداشتێک چاوەڕوان دەکا جا لەسەر ئەوەی کەوا چاوەڕوانکردن لەسەر کەسێکی کەوا قەردارە و نیتی حەدیثێکەوە ئیمامی بوخاری و مسلم و وهروە ئیمامی نەسایی و ئیمامی ئەحمەد ڕیواتیان کردیە لە حودەیفەی کوڕی یەمان خوای لە ڕازی بدە فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی إن رجلا ممن كان قبلكم پیاوێک لەوانەی پێشینگۆ پێشی ئومەتی ئیسلام لم يعمل خيرا قط هیچ خێرێکی نەبوو سبحان الله وكان تاجرا يداين الناس کابراچی تاجر بوو بە قەرز شتی دەدا خەڵکی و با بڵێن پارەی دەدا خەڵکی فكان يقول لفتاه ئیتر بەو کەسەی کەوا وەکو بڵێ موظفی بەردەستی وی بوو پێی دەگۆ إذا أتيت معسرا فخذ ما تيسر ئەگەر چوویە لای یەک لەو کەسانێکەوە پارەی ئێمەی لەلایە بەڵام دیتر لە حاڵەت تنگانەدایە ئەوەندەی لێوەرکرد کەوا لە توانایدا هەیە واترك ما عسر ئەوەی کەوا ناتوانی بیداتەوە وازی لێبینە وتجاوز عنه وازی لێبینە و چاوپۆشی لێ بکە لعل الله أن يتجاوز عنا بەڵکو لە مقابل ئەوەی کە ئێمە چاوپۆشی لەو خەڵکانە دەکەن کەوا نیتیان بماندنەوە بەڵکو خوا لێمان خۆش بی و چاوپۆشی لە گوناهکانمان بکە فلما هلك کاتێکەوە ئەو کەسە مرد قال له الله عز وجل الله سبحانه وتعالى عز وجل پێی دەفەرمی هل عملت خيرا قط هیچ خێرێکت ئەنجام دا کردەوەیشی چاک قال لا هیچ کردەوەی چاکم إلا أنه كان من خلقي الجواز بەڵام خۆڕەوشتی من ئەوە بووکەوە لە خەڵکی خۆش دەبووم فكنت أداين الناس وكان لي غلام ئەمن قەرزم پارەم بە قەرز دەدا خەڵکی و موظفێکم هەبوو غلامێک و خزمەتکارێکم هەبوو فكنت إذا بعثت ليتقاضى کاتێکەوە بم نردبەربووکەوە حەقەکەی بین تۆ لای خەڵکی قلت له خذ ما تيسر واترك ما عسر پێم دەگۆ ئەوەی کەوا لە توانایاندا هەیە لێیان وەرگرە ئەوەی کەوا پێی ناکرێ بداتەوە وازی لێبینە وتجاوز وازی لێبینە و چاوپۆشی لێ بکە فقال الله تعالى الله سبحانه وتعالى پێی دەفەرمێ أنا أولى بذلك منك سبحان الله خوای گەورە پێی دەفەرمی ئەمن ئەولاترم بەو خۆڕەوشتەی تو لە تو ئەمن ئەولاترم ئەو سفەتەم هەبی ئەمن ئەولاترم لە تو لە پێشترم ئەو سفەتەم هەبی تجاوزوا عن عبدي خوای گەورە بە مەلایەتەکان دەفەرمی
دەی چاوپۆشی بکەن لە بەندەکەی من فغفر له ئیتر خوای گەورە لێی خۆش دەبی کەواتە بەڕاست چەند بهیمە لە حەدیثێکی دیکە کە ئیمامی ئەحمەد ڕوایەت کردی ئەبی قەتادە دەفەرمی خوای لە ڕاست جۆم لە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی من نفس عن غەریمیه ئەو محا عنه هەر کەسێک قەرداریتی مهلەتی پێ بدە لەسەری تەنگ نەکە زەختی لێ نەکە کە دەبینینیتی بە فرسەتی بداتێ ئەو محا عنه یان هەر لێی خۆش بی كان في ظل العرش يوم القيامة أو كسا لجير سيبري عرش روج قيامة سبحان الله لحديث يشيريكا كإمام أحمد رواية كده بريدي أسلامي ده جيرت خالد راز دفن في أنصار فرموي من أنظر معسرا هر كسك قرزي لا كسك أو كسل تنجانا دا ناتواني بيدات أوش تساورواني بكا فله بكل يوم مثله صدقة لبوي هي أو كسا هر روجك كالسري راوستايا لبوي هي صدقيك دا نسري قبل أن يحل الدين كواتا بيشوي مدي أتوك بارد بقرز دايتا كسك بيشوي مدي دانوي بي حتى وكو مدي دي هر روجي صدقك لو دا نسري فإذا حل الدين أجر مدي هات كبداتوا فأنظره ديسان نيبو بيداتوا ديسان تصاورواني كر فله بكل يوم مثليه صدقة لو حالتي حتى وكو مدكي دي الروجة صدقة شلو دا نسري باش أو كو مدكي هاتي نيتي بيداتوا فله مثليه فله بكل يوم مثليه صدقة أو لبوي هي مقابل بهر روجك دوهن ديلو دا نسري سبحان الله دوهن دا كاتب راستي أزرو باداش يشي زور إنسان لدست خوينا دا لكوتا آياتي أو بابتي سورة باب لكوتا آتي أو بابتي كواباس لربادك واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون خواهي قلت فرمي بترسين لروجك كوادا قرينو لاي الله سبحانه وتعالى كاتك كدمرن بترسين لو روجك كدمرن دقرين ولاي الله سبحانه وتعالى ثم توفى كل نفس ما كسبت لباش مردنكتان أو جا قيامته حشر حسابك صاروان تندكا لو روجدا توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون لو روجدا هر نفسك تي كردية كسبت من خير أو شر تي كردية لخير ولا ساكا توفى بربا بيستي ديدريتوا وهم لا يظلمون بهيج شوية ظلمشان لێ ناکرێ بە هیچ شێوەیەک زۆلمیان لێ ناکرێ زۆلمی لێ ناکرێ بۆی کەوا چاکەیەکی کردێ خوای گەورە پاداشتی نەداتەوە زۆلمی لێ ناکرێ کەوا خراپەیەکی کردیە بە دوو خراپە لەسەری بنووسرێ نا پڕ بە پیشتی خۆی توەفا لە تەوفیە هاتیواتە بە تەواوەتی ئەوجا وەکو تەعاملی خوا لەگەڵ بەندە سوبحانەهو وتەعالە دیارە دائر بین العدل والفضل یان بە عەدالەت لەگەڵی دەکا يان بعدالة لقال دكا يان بفضل لقال دكا ظلم نية لله إخوائي قول سبحانه وتعالى ولا يظلم ربك أحدا بفضل لقال دكا لقنا كان خوش دبي تاك كان يقبدا زياتر بحزا بيقب حفصته زياتر بلام ظلم كردن نية أو كوا سزاش بدا يقبيك زياتر نية كواتا لو روجة بترسين إتر أو آتا وكو زوريق لزانان دفرمون كوتا آتا لو بيغمبر دابازي صلى الله عليه وسلم لباشا وآتا تسان روجيق ما وفاتك بيغمبر صلى الله عليه وسلم واتقوا يوما ترجعون فيه إلى الله لو روجة بترسين كدا قرين ولاي الله سبحانه وتعالى إتر لو روجة بترسين كدا قرين ولاي الله وكو زانان دفرمون تماشاذكي يكم آيات لقرآن بيروز بإقراء دست بيكردها كوتا آيات واتقوا يوما ترجعون فيه إلى الله كواتا قرآن بيروز بإقراء دست بيدكا بإقراء دست بيدكا بالتقوى كوتاي بيدي بالتقوى كوتاي بيدي يعني سي يعني أو دين أو شريعة إخواي قول سبحانه وتعالى أصل وايا بإقرأوا خويندنا وو لدواي قران بغوي بمبستوي فيربون تاوك شريعة إخوة فيربي أو ذا علمك أو علمك اعتباره لا إخوة يقولك كوتاي بيدي بالتقوى هر علمي تشيش كوتاي بيني بالتقوى أو برص حجزة لسرخوانة كي نابت حجزة لبوي نابت حجزة لبوي وكو مشهورة كواذا قوتري لو كان للعلم دون التقى منزلة لكان أشرف خلق الله إبليس
ئەگەر بێت و علم بەبێت تەقوا بەبێت جێبەجێکردنی ئەو علمەی منزلەتی هەبوایە دەبە ئەشرەفی خەڵق ئیبلیس بێ لە بەرەوەی زۆر عالیمە ئیبلیس خوا پەناماندا ئەو علمەی کە فێری دەبی لە بۆ تەقوایە ئەگەر نەبووە تەقوا بزانە حجەیە لەسەر خوا پەنامان بدە ثم توفى كل نفس ما كسبت لەو ڕۆژەدا هەر کەسێک چی کردێ لە چاکە و لە خێر و هەروەها لە مقابلیجا لە گوناه و تاوان خوای گەورە پاداش و سزای دەداتەوە خوا پەناماندا ئەو ئاتەش یەکە لە بەڵگەکان کە وەکو زانان دەفەرمون لەسەرەوەی کەوا هەر شتێک لە کەسبی خۆت ئەوەیە دەی بێ قیامەت و پاداش و سزات لەسەر دەدرێتەوە مەگەر ئیستثنا هەبی بۆی کەوا وەکو لە حەدیث پێیان ساسن باسی کردیە مەسەلەن ئەو کەسەی کەوا لە دوای مردنی خۆی منداڵێکی صالح لۆی دوعای دەکا یاخۆت هەر مسلمانێک لۆی دوعای دەکا پێی دەگا سەدەقەکردن پێی دەگا علمێکی نافعی بەجێهێشتێ سەدەقەیەکی جاری بەجێهێشتێ ئەو هەمووی بەڵگەی لەسەر ئیستثنایە ئەگەر نا تەنها کەسبی خۆت بەکەڵ کردێ ئەگەر نا غەیری ئەوە وەکو پێ سەلەم ئەو چەند شتەی باس کردێ کەسێک لە زیاتت حەزت نەکردێ ئەگەر وەسیەت بکەی یاخود وەسیەتیش نەکردی کەسێک بە خێری خۆی حەزت لە جیاتی دەکا پێت دەگا بە ئیزنی خوای گەورە و سەدەقە پێت دەگا و بە ڕۆژیبوونی نەزرێک لەسەر دمایە عینی بەڵگەی لەسەر پێت دەگا بەڵام ئەوانەی کەوا لە حەدیث هاتیە زیاتر نا لەو چەند شتێ ئەگەر نا وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى کەواتە ئیلا ئەوەی لە سعی خۆتە بەڕاستی ئەوەیە پێت دەگا ئەوەی دیکە غەیری ئەو چەند شتێک کە پێ سەوسم باس دەکە بە تایبەتی دوعا و سەدەقە غەیری ئەوە هیچی دیکە بەهانات نایە لە خوای گەورە دەپاڕینەوە لەو ڕۆژێکەوە نرجع فيه إلى الله دەگەڕێنەوە لەلای الله سبحانه وتعالى لەو کەسانە بین کە بە سەرفرازی بگەڕێنەوە بەڕوێکی سپی بگەڕێنەوە تاوەکو لەو ڕۆژە کە حساب و کتابمان لەگەڵ دەکرێت کە ڕەجامان وە حسابا یەسیرەمان لەگەڵ بکرێتن خوای گەورە بە فەزل و ڕەحمەت خۆی لەگەڵمان بکاتن وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون